لەگەڵ نزیکبوونەوە لە هەڵبژاردنەکانی عێراق کە بڕیارە لە ناوەڕاستی مانگی ئایاری ئەم ساڵدا ئەنجام بدرێت، لە ئێستادا پرسی هەڵبژاردنەکان زۆرترین مشتومڕی لە نێوان لانە سیاسیەکان بە دوای خۆیدا هێناوە. بۆیە چاودێرانی سیاسی پیان وایە بەشداریکردنی ڕاستەقینەی کورد لەم هەڵبژاردنەدا بە چارەنووساز دەزانن. دیارە هەڵبژاردن یاخود بەشداریکردن لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق نقطەیەکی گرنگە بۆ خەڵکی کوردستان، ئەوەی بتوانن هەم شایستەدارایەکان و هەم مافی گەلی کورد دەستەبەر بکەن. لەبەرەوەی بینیمان لە ساڵانی ڕابردوو ئەو پەرشوو بڵاوی ناو فراکسیۆنە کوردیەکان لە بەغدا بە زەرری قەزەی کورد گەڕایە. بۆی ئێمە وەکو گەلی کورد گرنگە لە بەغداوە مافی خۆمان بەدەستبێنین و بتوانین لەو ڕێگایەوە هەم مافە چارەنووسازەکانی دواڕۆژی گەلی کورد و هەم شایستەدارایەکانی خۆمان بەدەستبێنین. ئەمەش نقطەیەکی گرنگە کە بتوانین یەکگرتوو بین و بە زمانێکی نیشتیمانی و نەتەوەیی بەشداری لەو هەڵبژاردنانە بکەین. دیارە ئەوەی کە لە دەستماندا لە ماوەی ڕابردووە هۆکاری پەرتەوازەیمان بوو، ئێستا کاتی ئەوە هاتووە لە ڕێگەی ئەم هەڵبژاردنانەوە خۆمان ڕێک بخەینەوە، یەک ڕیزیەک دروست بکەین و هەمومان بە تۆکمەی بچین بەشداری هەڵبژاردنەکانی عێراق بکەین. هەلێکی باشە هاتووەتە پێشەوە دوای ئەو ڕووداوانی 16 ئۆکتۆبەر بۆ ئەوەی خۆمان کۆ بکەینەوە بتوانین ئەو ئیستحقاقاتانی کە لە دەستوری عێراقیە هەیە ئەوەی کە لە دەستمانداوە لەو ماوەی ڕابردووە بەدەستی بێنینەوە، هەر لە شایستە دارایەکان هەتا ئەو پۆستانی کە لە ناوچە دابڕێنراوەکان و ناوچە کورسانەکانی دەرەوەی هەرێم لە دەستمانداوە. چاودێرێکی سیاسیش پێی وایە کورد لە ڕێگەی ئەو کورسیانەی کە لە هەڵبژاردنەکاندا بەدەستی دەهێنێت لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەتوانێت جارێکی تر پارسەنگی هێزی خۆی لە ناوچە دابڕێنراوەکان و عێراقی نوێدا بەدەست بهێنێتەوە. کورد دەتوانێت لە هەموو ئەگەرەکە لەم ئەگەرانەیە بتوانێت ئەگەر بەهێزەوە بە دەنگێکی زۆرەوە بە کورسێکی زۆر بچێتە پەرلەمانی عێراق ئەتوانێت ڕۆڵی ببینێ و ئەبێ جوڵەی هەموو جوڵێکی کوردیش جوڵەیەک بێت لەسەر ئەساسی هەبوونی پلان و پرۆگرام و استراتیژێکی ڕوونی نەتەوەیی بێ بۆی بتوانێت هەم لەسەر ئاسی ئابووری هەم لەسەر ئاستی نەتەوەیی و هەم لەسەر ئاستی گرنگی و پێویستی یەکلاییکردنەوەی چارەنووسی ناوچە جێناوەکان لەم ڕوانگەوە ڕەفتار بکە. لە بەرەوەم پێم وایە ئەم هەڵبژاردنانە بۆ هەرێمی کوردستان گرنگی تایبەتی خۆی هەیە. لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەری ساڵی ڕابردووەوە کە بووە هۆی لە دەستچوونی بەشێک لە دەستکەوتەکانی کورد لە عێراق و بەتایبەتیش لە ناوچە دابڕێنراوەکاندا، کورد دەتوانێت بە بەشداریکردنی لە هەڵبژاردنەکاندا جارێکی تر هاوکێشە سیاسیەکان بگۆڕێت و دوجاریش پارسەنگی هێز لە عێراق و ئەو ناوچانشدا مسۆگر بکاتەوە. سەرکەوت ئەحمەد، کورسات نیوز، کەلار.